ئەمە وانەی کۆتایی کۆرسەکەیە و لەبارەی لێکدانەوەی بەشی نۆیەم و کۆتایی کتێبی یەکەمی سروژناسیەکەیە. ناونشانی باسەکە چەند تێبینیەکی تر لەبارەی بنەما یەکەمیەکانی هەبووە. یعنی ئەمە هەر درێژەدانە بە ئشکالەکەی کە لە ئەوڵەوە هێناوێتی قسەی لەسەر دەکات و لە وانەی پێشوە تقریبا شکالەکە تحدید کرایە ئەو کێشەیە کە هەیە تحدید کرا لەکوێیە لەکوێ سەرچاوی مشکلەکە کوێیە دەستی خستووەتە سەر لێرەش ئەو دەدا جەختی لەسەر بکاتەوە و بە شێوازێکی تر جارێکی تر ئەو شکالە بخاتەوە ڕوو و چارەسەریشی کایە. لە پەرەگرافی یەکەمی ئاوا دەست پێ دەکات دەڵێ خەڵکانێکی تر جگە لە ئێمە لەم بابەتیان کۆڵیوەتەوە بەڵام بە دواداچوونەکانیان وەک پێویست نەبووە چونکە ئەوان لەلایەکەوە بە شێوەیەکی ڕەها و تویانە ئەوەی کە پەیدا دەبێت لەوە پەیدا دەبێت کە نییە. لەمەدا ئەوان ئەوەی پارامیندس پێشتر وتویەتی بەڕاستیان زانیوە. یعنی پارامیندس پێشتر وتویەتی لەوە ئەوەی کەنیا هیچی لێ پێدا نابێت و ئەوەی کە هەیە خۆی پارامیندس وا دەڵێ ئەوەی کە نییە نییە و ئەوەی کە هەیە هەیە کە هەیە بۆ معنایی کە ئەوەی هەیە وەکو بڵێ دەبێت لە هەبووەوە هاتبێ ئەوەش کە نییە خۆی نییە لە نیەتیەکەوە هەر نییە ئەڵێ ئەوانەوەیان بەڕاست زانیوە ئەو تەسەوری پارامیندس. لە لایەکی تیشە وتویان ئەوەی کە هەیە چۆن بە ژمارە یەکدانەیە دەبێت لە تواناشدا هەر یەکدانەوێت ئەمەش جیاوازیەکی گەورەی بیرۆڕاکانی لەبارەی بابەتەکەەوە لێکەوتوێتەوە. لێرە تەبانەوەی بەتوانە یەکدانەیە و ئەڵێ وتویان ئەوەی کە هەیە چۆن بە ژمارە یەکدانەیە و لە تواناشدا هەر یەکدانەیە خۆی دەبایە بە پێچەوانە بیوتایە بیوتایەوان پیان وایە ئەوەی کە بەتوانایەکە ینی بەتوانایەکە بەکردەش دەبێ یەک بێت. تەبەن لێرە کە دەڵێنەوەی بەتوانایەکە بەڵام ئەوان هاتوون چیان کردووە ئەوان دەڵێن ئەوەی هەبووە یەکە یعنی ئەوەی هەبووە یەکە کەواتە باس لە چی دەکەن باس لەوە دەکەنەوەی کە بە کردەیی هەیە ینی ئەوەی کە حازرە لێرە ئەڵێ لەمەشەوە وتویانە ئەوەش کە بەتوانە هەیە ئەوەش هەر دەبێت چی بێ دەبێ یەک بێت ینی بەتەم بەتواناش یەک بێ هەم بەکردەش یەک بێت. لە شوێنێکی ترەوە دەڵێ چی ئەڵێ ئەوان لێرەدا کە وتویانە وتویانە ئەوەی کە هەیە لەوە پەیدا بووە کە نییە بەڵام ئەو نییە بە شکلێکی ڕها وتویانە ینی نییەکە کە وتویانە لەسەر لە ئەستۆنداوەکە نییە لەسەر لە ئەستۆگرەکەیە ینی ئەوەی کە نییە وەک ئەستۆگریش نییە وەک ئەستۆ لە ئەستۆنداویش ینی هیچ نییە هیچ کامیان نییە ئەو نییە ئەوان باسی ئەو نییان کردووە کە ئەو نییە سەرچاوی هەموو ئەوەیە کە هەیە بەڵام من ئەگەر ئەمە وایان وتبێ لەکوێوە لەگەڵ پارامیندس یەک دەگرنەوە کە پارامیندس پێی وایە وجود لە لاوجود ناکەوێتەوە لاوجودی لێت ناهەبووی لێ دەکەوێتەوە و هەبووش لە هەبوو دەکەوێتەوە. لێرە لێکدژێکی تایە بەڵام ئەڵێ لە لایەکی تیشەوە وتویانە ئەوەی کە هەیە بۆ ئەمەیان دەکرێت ئەوەی پارامیندس ینی ئەوەی پارامیندسیان بەڕازانی و بۆ ئەمەیان وابێت لەوێەوە کە وتویەتی هەموو ئەوەی کە هەیە یەکە ینی مەوجود یەکدانەیە یەکە نافلانیە نەفیساریە نە ئاوایە نە ئاوایە. ئەڵێ لە لایەکی تیشەوە وتویانە ئەوەی کە هەیە چۆن بە ژمارە یەکدانەیە دەبێت لە تواناشدا هەر یەکدانە بێت یعنی ئەوان قسەکەی پارامیندسیان دەبێت ئەم قسەی دواییان نەگەوەی پێشویان فعلەن گونجاوەی پارامیندس بێت چونکە ئەوەی پێشویان ناکرێت پارامیندس بێت بەس بەپێی ئەوەی کە پەرەگرافەکە ینی داڕشنەکەی ئەرستۆ بێت دەبێت لە ڕاستی ئەوەی یەکەمیان نەمان لەگەڵ ئەو ڕێیەکەی پارامیندس لەگەڵ ڕێی
یەکەمیان ساز بێت نەک لەگەڵ ڕێی دووەمیانە. ئەڵێ بەهۆی ئەوە کە ئەوانە ئاوایان وتووە مۆزوو ئەی توانە و ئەوەی بەتوانە هەیە لەگەڵ ئەوەی بەکردە هەیە لە یەکیان جا نەکردوێتەوە، ئەوەی بەتوانە هەیە هەر بامان شتیان زانیوە کە ئەوەیە کە بەکردە هەیە لەوێشەوە وتویانە مادام یەکدانەیە کەواتە هەر یەکدانەیە. ئەڵێ ئەمە بووەتە سەبەبی ئەوەی کۆمەڵە جیاوازی گەورە لە بیر و بۆچوونەکانیانە دروست ببێ لە بەرامبەرە مەوزوعە. ینی کۆمەڵە ڕێی جیاواز لە چی کەوتونەتەوە؟ لەو تەسەورە غەڵەتە کەوتونەتەوە کە هەیە. تەسەورێکی هەڵەیە دەرکردنێکی تەواو هەیە بە مەوزوعێک لە دەرئەنجامی ئەوەی کە دەرکێکی تەواو بۆ بابەتە نەکراوە، کۆمەڵی ڕێی جیاواز دروست بووە تۆ دەتوانانی هەمویان بگەڕێنیتەوە بۆ سەبەبەکەی جیاوازی ڕێیەکان بۆچی؟ بۆ هەڵە تێگەیشتن لەم بابەتە. بە معنایەکی تر ئەگەر باتایە و دەرکێکی ڕاستەقینە بەباتەکە بکرایە، ئەوە کاتە جیاوازی لە بیرورا دروست نەدەبوو، بەو بابەتە ئەوەی کە دەرکی پێکراوە بۆ هەمووی وەکو یەک دەبوو ڕۆشن دەبوو. اینجا دوای ئەوە بزانین ئەو چی دەڵێ. لێرە دێت تر جارێکی تریش لەسەرەوە دەکاتەوە چۆن بابەت مادە لەوەی کە نیەتی جا بکاتەوە، ئەوەی کەوان تێکەڵیان کردووە. ینی مادە دەیە، ینی لە ئەستۆگر و لە ئەستۆنرا و لە یەکتر جاکاتەوە. غیابی باوا بڵێن غیابی لە ئەستۆنرا و لەگەڵ لە ئەستۆگرەکە جاکاتەوە. فەرزەن ناشێوەداری شتێک کە شتێک ناشێوەدارە دواتر دەبێتە شتێکی شێوەدار بۆی شێوەیەکەوە کە پێی دەدێ، ناشێوەداریەکە چۆن لە شتەکە جیاکەینەوە بەل لەوەی کە شێوەکە وەرگێ هەیە ئەو، بەڵام شێوەکەی شتاک و پێ نەداوە. ناشێوەداریەتی ئەم شتە لە شتەکە خۆی جیایە، یعنی وەکو وایە ناشێوەداریش چی بێت؟ لە ئەستۆ نراو بێت، وەکو چۆن شێوەداری لە ئەستۆی ئەو شتە نراوە ناشێوەداریەکەش لە ئەستۆی ئەو شتە نراوە. ئەو شتە تەمان لای ئەو هیولایە. ئەڵێ لێرەوەیە دەڵێ هیولا و نەبوون دووشتی جیان، ینی لای ئێمە هیولا لەگەڵ نەبوونە دووشتی جیان. یعنی چی؟ یعنی ناشێوەداری مسەکە دەیە ناشێوەدارە، ناشێوەداریەتی مسەکە مسەکە نییە، ناشێوەداریەتی مسەکە جایە لە مسەکە. بۆچی ئەمەم دوانە جا دەکاتەوە؟ لەبەر ئەوە ناشێوەداریەتی مسەکە دواتر دەگۆڕێەوە خاصیتێک بە نەفی، خاصیتێک بە ناقص، ینی ناقص خاصیت ئەمە، ینی ناقص شێوەیە. ناقص شێوە دەگۆڕێ بە زاید شێوە، کە گۆڕا بە زاید شێوە ئەو کاتە ناقص شێوە گۆڕاوە بە زاید شێوە، نەک مسەکە گۆڕاوە بە زاید شێوە. ینی خاصیتێک بووە بە خاصیتێکی تر، یا نەبوونی خاصیتێک بووە بە بوونی خاصیتێکی تر، نەک نەبوونی شتێک نەبوونی شتێک بوو بێت بە بوونی نەبوونی خاصیتێکی شتەکە بووە. لەبەرەوە ئەم دەڵێ چی؟ ئێمە دەبێ هیولا لە چی جا بکەینەوە؟ لە ئەو خاصیتە ناقسە جا بکەینەوە کە خاصیتەکەی بە نەقس هەیە، بە نا، ینی بە نەبوون هەیە. یعنی چی خاصیتەکەی بە نەبوون هەیە؟ ئایا هەموو شتێک دەکرێت ئەو خاصیتێکی هەیە بە نەبوون هەیە بێ، ینی ئەو خاصیتەی بە ناقسە بێت؟ بێگومان هەموو شتێک ئەو خاصیتەی بە ناقس نییە. ئەو شتانە ئەو خاصیتیان بە ناقسەیە کە دەتوانن وەریگرن، ینی زایدی کەن بۆ خۆیان، دەبێ بەتوانە هەیان بێ. ینی وجودی بەتوانای ئەو شتە ناقسە. ناقصی چییە؟ ناقص چییە؟ ناقص پەیدابوونە، ناقص ئەوەیە کە حاضر بێت، ینی غایبە. ینی ئەم شتە خۆی خاصیتەکەی هەیە بەڵام لێرە بە غایبی هەیەی، لە دۆخی غیابایە خاصیتەکە. و دەکرێت مادام لە دۆخی غیابە خاصیتەکەی لە دۆخی غیابایە، ئەوە دەکرێت ئەو خاصیتە وەرگێت، ینی خاصیتەکە بکەوێتە دۆخی حزور. بەڵام ئەگەر هەر خۆی لە هەر نەیبێت بە مطلقی نەیبێت، ئەوە ناشتوانێت پەیدای بکات. لەبەر ئەوە لێرە دەتوانین بڵێن چی؟ ئەمە لە ئەستۆنراوە بەڵام بە غیاب، ینی غیابی شتێک لە ئەستۆی ئەو شتە، غیابی خاصیتێک لە ئەستۆنراوێک لە ئەستۆی ئەو شتە دەنین کە ئیمکانی ئەوەی تایە لە کاتێکی ترا ئەو خاصیتە وەرگێت، ئەو بتوانین ئەو شتە لە ئەستۆ بگرێت.
بەڵام ئەگەر هاتوو ینی لە ئەستۆگرێکە بە نەفی بۆ لە ئەستۆگرە عفوەن لە ئەستۆنراوێکە بە نەفی بە ناقص بۆ بە ناقسە چونکە لە ئەستۆگرەکە مادام بەوەی کە ئەمە لە ئەستۆ دەگرێت لە ئەستۆگرە ئەگەرەوە لە ئەستۆ نەگرێ نابێتە لە ئەستۆگر بۆ نمونە تۆ دەتەوێت لە شتێکی شل پەیکەرێک دروستکەی ئەم شتە شلە بە توانای گرتنی ئەو شێوەیە کەواتە ناقص نییە ئەمە هەر بە نیەتیان نەک ناقسە ئەوەی ناقسە چونکە کەوتت ئەو شتەی ناقسەیان چی یانی ئەو شتەی هەیە بۆیە ناقسە ینی بە شتێک دەڵێ شتێکی نەقسە کە ئەو شتە هەی بوو بێت نەک شتێک هەر بە ئەم شێوەک نەیبێت کەواتە ئەوەی نەقسە چییە؟ ئیمکانێتە ینی ئیمکانێتێکە دەیە تەواجودی پێیان نەکردووە لە حاڵەتی فعلیانە کە لە حاڵەتی فعلا نەبوو ئەوە هەیە بەڵام بەبێ بەو شێوەیەکی مجبوو هەیە لە دۆخی مجبوونە هەیە لە دۆخی چالاکیانێ کە لە دۆخی مجبوونا بوو ئەوە حزوری نییە ینی بۆ ئێمە حزوری نییە لێرە وجودی نییە ئەمە دەتوانین بە ناقسی دانین لەبەرەوە ئەمەی کە ئیمکانیەتە نەک هەر نەبوونی مطلق نەبوونی تەنانەت خاصیەتەکە بە مطلقی ئەمە لە ڕاستە دەتوانین بڵێن چی جیایە لە مادەکە ینی ئیمکانیەتی مادەیەک بۆ شتێک جیاوازە لە مادەکە خۆی ئیمکانیەتەکە هی مادەکەیە فەرەزەن بۆ نمونە ئیمکانیەتی شێوەگرتنی مس بۆ پەیکەرێک ئەوە ئیمکانیەتێکە لەگەڵ مسەکە خۆی جیاوازە مسەکە ئەم ئیمکانیەتەیە ینی خاوەنی ئەو ئیمکانیەتەیە لە کاتێکا هیچ تەک و شێوەکەشی نەگرتووە بەڵام دەبێ ئەو ئیمکانەی تیا بێت تاوەکو شێوەکە بگرێت ئەمە لە نمونەی ئەو مۆزوعی زمانە ئەوەی کە چۆ مەسکی دێنێتەوە بۆ جیاکاری زمانیانی لە نێوان حیوان و ئینسانە وردە ئەوەی کە وانەکەی پێشوشەوە زەن باسم کرد ئینسان بۆ نمونە زمانی مرۆیی فێر دەبێ بۆچی چونکە ئیمکانیەتی ئەو وەرگرتنی ئەو زمانەی تایە ینی ئەو مادەی تایە کە ئەو سیستەمە وەردەگرێت بەڵام مەیمونێک ناتوانێت فێری زمانی مرۆیی بێت بۆچی چونکە ئەو مادەیە تیانێ کە دەتوانێت ئەو سیستەمە وەرگێت لەبەر ئەو نەبوونیای ناتوانانی بۆ بەکاربێنی چونکە مەیمونەکە لە ئەساسەوە ئەو مادەکەی نییە تاوەکو ئیمکانیەتی بڵێن هەیە ئیمکانیەتەکەی بە ئیمکانتیایەتی و دواتر فعلی دەبێتەوە ئێستا ڕۆشنە کەواتە ناقسەکە بۆ شتێک بەکاردێنی نەبوونەکە ئەوەی کە نییە بۆ غیابی ئەو شتە متبوونی دۆخی متبوونی ئەو شتە بەکاری بوونی یعنی نییە حازر نییە نەک بە شکڵێکی ڕەها نییە و ئەم شتە مادام هەیە دەتوانێت چیش بێت دەستوانێت حازر بێت لەبەرەوە بەوە وتراوە نەبوون کە بەوە وتراوە نەبوون لە ڕاستیا ئەمە بە شکڵێکی عەرەزیە ئەڵێ یەکێکیان کە هیولایە بە شێوەیەکی ڕواڵەتی بوونین ئەڵێ هیولا و نەبوون دووشتی گیان یەکێکیان کە هیولایە بە شێوەیەکی ڕواڵەتی بوونینە بەڵام نەبوون بە شێوەیەکی ڕاستەقی نەبوونینە ینی ئێمە کە دەڵێن ئەو شتە نییە ئەمەی لێ پێیا بووە ئێمە بە شکڵێکی ڕواڵەتی وتومانە نییە ئەگەر هاتوو بە هیولاکەمان وتبێەوە بە هیولاکەمان نەوتووە ئەوە بەڕواڵەتێک لە ڕواڵەتەکانی هیولاکەمان وتووە لەبەرەوەی نەفیکردنی بوون لە هیولاکە لە ڕاستیە لە نەفیکردنی بوون لە ڕواڵەتەکەیەوە هاتووە یعنی بۆ نمونە پەیکەرێکمانەیە نەفی بوونی ئەوە دەکەین کە لە شتێکەوە هاتبێ ئەڵێن لە ناپەیکەرەوە بۆتە پەیکەر کە ناکردنەکە نەفیکردنەکەی بەڵام نەفیکردنێکی ڕواڵەتیانەی ئەوەی کە لە مادەکە لە مسەکە ڕواڵەتیە ئەم نەفی وەرگتووە کەواتە ڕواڵەتیانە وتومانە لە ناپەیکەرەوە هاتووە یعنی لەوەی کە پەیکەر نییە بەڵام ئەڵێ ئەوەی کە نییە بە شکڵێکی ڕەهانیە ئەوەی کە خۆی نییە ینی بێ شێوەیەکە نەبوونی شێوەکە ئەوە چییە؟ ئەوە وەکو شێوە وەکو خاصیت ئەوە کە دەڵێن نییە ینی هەر نییە هەر خۆی نییە بەڵام کە دەڵێن بەوەی ئەمەی لێوە هاتووە نییە
بەو ڕواڵەتە دەڵێن نییە کە لە مادەکە نراوەیە نەک مادەکە خۆی لەبەرەوە بە شکڵێکی ڕواڵەتی بە هیولاکە دەڵێن نییە بەڵام بە شکڵێکی ڕواڵەتی بەو شتەی کە هیولاکە هەیەی کە نیەتی بەوەن بە شکڵێکی ڕواڵەتی ناڵێن بە شکڵێکی جەوهەری دەڵێن نییە کەواتە عەدەم لەگەڵ مادە دووشتی گیان هەروەها هیولا وەک ئەوە وایە جەوهەر بێت و نزیکە لە جەوهرەوە ئەمە تەمان هەر باسی نەبوو ناشێوەداریەکە و مادەکە دەکات مادەیەکمان هەیە ناشێوەدارە یعنی خاوەنی شێوە نییە شێوەکەی نییە جارێ بەڵام دەتوانێت ئەم شێوەیە وەرگێت ینی توانای وەرگرتنی شێوەکەی هەیە بەڵام شێوەکەی جارێ نییە دێت دەیەوێت جیازی بکە لە بینێمانە دەڵێ هیولا لە جەوهەر دەچێت نزیکە لە جەوهرەوە نزیکایەتی لەگەڵ جەوهەر هەیە ئەگەر خۆشی جەوهەر نەبێت نزیکە لە جەوهرەوە مەبەست لە جەوهەر تەبەن لێرە یەکسەر ڕۆشن دەبێتەوە مەبەستی فۆرمە شێوەیە و نزیکە لە جەوهرەوە مسێکمانەیە بێ شێوەیە شێوەدار نییە ینی شێوەی نییە ینی نەفی شێوەکە کراوە لێی ئەمەی کە نیەتی و توانای شێوە وەرگرتنی هەیە نەک شێوەکەی هەیە ئەڵێ ئەم توانایە لەگەڵ چیە لەگەڵ ئەوەی کە تواناکەی هەیە دووشتی جیاوازن مادەکەی کە تواناکەی هەیە نزیکە لە جەوهرەوە بەڵام ئەوەی کە لێرە بەتوانا هەیە و بە فعلی نییە ئەمەیان لە جەوهرەوە نزیک نییە بۆچی ئەڵێ هەرەوەندە دەڵێ هەروە هیولاوەگەوە وایە جەوهەر بێت و نزیکە لە جەوهرەوە بەڵام نەبوون وانە ئەوان لە ڕێگەی ئەوەوە کە بوونی نییە لەلایەکەوە گەورە و بچووکیان بە هەمان شت زانیوە لەلایەکی تشەوە بە دووشتی جیا باسییان کردوون ئەڵێ لێرە دەڵێ ئەوەی کە نییە ئەوەی نییە لەگەڵ مادە دووشتی گیان هیولا نزیکە لە جەوهرەوە بەڵام ئەوەی کە نییە لە جەوهرەوە نزیک نییە تاوان لێرە جەوهر ڕۆشن نییە چییە ئەگەر جەوهر فعلەن دەبێ هەر شێوە بێت ئەگەر شێوە جەوهر بێ ئەو کاتە ئەوەی کە نییە لێکدژە لەگەڵ جەوهرە بەڵام مادەکە چییە هاوتاکەیەتی ئەوە هەر ئەوەی لە پێشەوە باسی دەکات هیولا هاوتای شێوەکەیە بەڵام بێ شێوەیەکە دژی شێوەداریەکەیە تەمان ئەمە بە حاڵەتێکە ئەمە وای لێ دێ بڵێ مادە نزیکە لە جەوهرەوە ئەگەر جەوهرەکە شێوە بێ نەک شێوەداری لە وانەکەی پێشوە ڕۆشنم کردەوە لەبەرەوە فعلەن شێوە خاصیەتی ئەو خاصیەتی کە شێوە دووسی دەکا لێرە لە باسەکەی ڕۆسا باز دەکرێت شێوە براوەتە دەرەوە ئەم ئیشکالەمان بۆ دووز دەبێت یعنی بە مانایەکی تر مادە و شێوە ئەمانە چین وەکو بڵێ نزیکن لە یەکەوە هەمان وەزن و هەمان نرخیان هەیە لە پەیدابوونە بەڵام نەبوونی شێوە و شێوەداری ناشێوەداری و شێوەداری ئەمانە لێکدژن لەبەرەوە هیولا لە جەوهرەوە نزیکە بەڵام ناشێوەداری لە جەوهرەوە نزیک نییە ئەگەر جەوهر لێرە چی بێ شێوەداری نەبێت شێوە خۆی بێت ئەو شێوەیە بێ کە هینەکە شێوەدار دەگا مادەکە شێوەدار ئەڵێ ئەوان لەبەر ئەوە ئەم مەوزوعە نەبوونی و مادەیان بە یەک زانیوە تێکەڵیان کردووە لەبەرەوە مەوزوعی گەورە و بچووکیشیان بە یەک زانیوە یانێ و کاتێک تر هیچ شتێک گەورەترە نە بچووکترە گەورەی و بچووکی نامێنێ ئەڵێ لە کەچی لە شوێنێکی تەوە جیان کردوەوە یانی چییە ئەمانە جۆرێک لە یاریان کردو لە هەندێک شوێن ئاشتەکان دەکەن بە یەک لە هەندێک شوێنە جای دەکەنەوە لەو شوێنەیە کە پێدەگیرن دێن جای دەکەنەوە لەو شوێنانەی کە پێ ناگیرن دەیانکەنەوە بەیەک تەمەناوەم لە مەوزوعی بابەت و لێکدژەکانی شاوایە لە شوێنێکە دەڵێن لێکدژەکان پێویستیان بەوەیە لێکدژەکان بیانن بیانی بن بەسییان لە کاتێکە لەو لاشەوە دەڵێ هەبوو یەکە کە دەڵێ هەبوو یەکە ئەکە وتت یەکە بەبێ لێکدژەکان حرەکەت نییە و پەیدابوون نییە کە پەیدابوون نەبووە و کاتە ناچارن چی بکەن لێکدژەکان بێنەوە بەڵام لەو کاتانی کە دەیانەوێ ئەس دەکەن دەبێ یەکدانەبێ لێکدژەکان لا دەبن ینی لێرە یاریەکەیە جا ئەوان دەڵێ لە هەندێک جار گەورە بچووکەکە دێنەوە هەندێک جارێکیش بەجیا باسییان دەکەن تاوان لێرە باسی ئەو سیانەیە دەکا باسی سێدانەیی ینی دوو لێکدژەکە و بابەت
ئەڵێ ئەوانە باسی سیانەیان کردووە ناچارن باسیکەن چونکە بۆی لێکجەکان بن دەبێ ناچارە دەبێ بابەتێکە بێ ینی ئەڵێ ئەوان لە باسەکانی خۆیانە باسییان بابەتیان کردووە ینی بەبێ ئەوەی ئینکەن بە جۆرە لە جۆرەکان ئاعترافیان بە سیانەیی کردووە بەڵام ئەڵێ ئەو سیانەیەی کە ئەوان باسییان کردووە جیاوازە لەو سیانەیە کە من باسی دەکەم ینی دوو ڕێگەی جیاوازمان هەیە لە باسکردنی پەیدابوون لە سێدانەکە ئەڵێ ئەو ڕێگایە ئەوان لە مەسەلەی پێدابووندا باسی سێدانەیی پێدەکەن هەمان ئەو ڕێگایانیە کە ئێمە باسی مەسەلەی سێدانەییمان لە پێدابوونا پێکردووە یانەوەی کە پێش باسمان کردووە ئەوان بەوەی کە باسییان لە سێدانە کردووە گەیشتون بەوەی کە پەیدابوونی شتێک جگە لەو دوودانەیە کە هەن پێویستی بە شتێکی تر هەیە کە بە سروش لەوان جیاواز بێت و بابەت بێت بۆ ئەوان یعنی باسی ئەمەیان کردووە بەڵام ئەوان لە لایەکی ترەوە هەمویان بە یەکدا نەزانیوە یعنی بۆ زەرورەتی پەیدابوونەکە دەبێت بابەتێکە بێتەوە کۆم لێکجانەی شەکەی خۆیان بکەن بەڵام لە عینی کاتیشەوان وتویانە چییە یەکە یعنی دوو لێکجەکە و وینەکان کردوێتەوە بە یەک لە بابەتەکە هەمان تێکەڵ کردووە ئەوە فعلەن لە ئەستۆگر و لە ئەستۆنراوەکە لەوێ تێکەڵ دەبێنی ئەو کاتە تۆ مسێکت هەیە لە ئەستۆگرێکی بەناقسەیە یانی ئیمکانێتی ئەوەی هەیە شێوەیە وەرگێ ئەوانە هەر مادەکەیان لەوێ بینیوە دوو دانیان نەبینیوە دواتریش کە مادەکە و کاتی کە دەڵێن هەموو یەکە یعنی لێرە کە شێوەکە وجودی نییە هەر شێوە نابینن دواتیش کە شێوەکە وەردەگرێ هەر شێوەکە نابینن لێەوە یەکە بەڵام بۆ ئەوەی ئەمە ڕوو بدا دەبێ ئەم شێوەداری و بێ شێوەیە هەبێت ئەو کاتەرەوە وتیانە سیانە یعنی بۆ ئەوەی تەسەوری عەدەم وجود بکەن ناچار بوون بڵێن سیانن هەبوو سیانە بەڵام لە عینی کاتیشا دەڕووی دانەوە ئەڵەن یەک دانەیە یعنی ناچار بوون بڵێن سیانەوە ناخۆیان اعتقادیان وایە هەموو ئەوەی هەیە یەک دانەیە تاوان ئەمە تێکەڵیەکەی لە بینەوەی بنەمایە لەگەڵەوەی کە هەیە ئەوەی کە ئەمەی لێکەوتوەوە لەگەڵەوەی کە هەیە کە تۆ وتت لە هیچەوە پیا بۆ تووشیان کێشانە دەبی ئەکەوتت لە ئەمەی هەیە لە هیچەوە هاتووە یەکسەر تووشیەوە دەبی تووشیان کێشانە دەبیت لەلایەکەوە لێکژەکان دەردەکەی لەلایەکەوە دەهێنیتەوە ینی نازانی چی لە مەوزوعەکە بکەیت جۆرێک لە تێکەڵ و پێکەڵی دووست دەبێت بۆچی چونکە ئەساسەکەی تۆ نەفید کردوێتەوە بەبێ ئەو ئەساسە ئەم حاڵەتە تەفسیر ناکرێت کە ئەساسەکەت نەبینی و لادا ئەو کاتە ئەم جۆرە لە هێن دروست دەبێت هەر یەکە شتێک دەڵێ ئەڵێ ئەوان بەوەی کە باسییان لە سێدانە کردووە گەیشتون بەوەی کە پەیدابوونی شتێک جگە لەو دوودانەیە کە هەن پێویستی بە شتێکی تر هەیە کە بە سروش لەوان جیاواز بێت و بابەت بێ بۆ ئەوان بەڵام ئەوان لەلایەکی ترەوە هەمویان بە یەکدا نەزانیوە ئەوانەشیان کە لە مەسەلەی پەیدابووندا باسی دوودانەیان کردووە وتویانە دوودانەکە گەورە و بچووکە بەمە نەیانتوانیوە وتوانە دوودانەکە گەورە و بچووکە بەمە نەیانتوانیوە شتێکی جیاواز لەوەی کە وتراوە بهێنن ئەوانیش بەمەی کە وتویانە ئەوەیان وەلا ناوە کە بابەتە و بە سروش جیاوازە لە دوانەکە ئەوانش کە وتویانە بنەماکان لێکژەکانن ینی دوانن ئەوانە شەر کێشیانەیە بۆچی چونکە وتویانە دوانەکان ئەو دوودانەیەن ئەوی تر بابەتەکە لێکجەکان ڕەفز دەکاتەوە ینی وەلادەن ئەی ئەمی تریان چی لە وەلادەنێن بە پێچەوانەوە بابەتەکە وەلادەنێت و تەنها دەڵێن لێکجەکان ئەساسی بوونن لە کاتێکە بەبێ بابەتەکان لێکجانە ناتوانن ئەگەر پەیدابوونیش لەمانە ڕوو بدا بەوەی ئەمانەوە ڕوو بدا ئەمانە ناتوانن شتێک بێن نەبوون بۆیە لەلایەکەوە بابەت ڕەفزکراوە ئەوانەی کە دوانەین بڕۆیان بە سوناییەت هەیە بەوەی کە نەبوون و هەبوون و فلان و فیسار ئەوە تەوان فیساگۆرسیەکان زیاتر احتمال لەسەر جووتەکە دەکەن دوالیزم ئەوانە بابەت چی دەکەن بابەت فەرامۆش دەکەن وەلای دەدەن دەبێت بابەت وەلانێن جا دەتوانن بڵێن ئەو دوانە بنەمان بەڵام ئەوانی تر بە پێچەوانەوە دێن ئەم دوانە لا دەدەن بۆەوەی بابەتەکە بۆی بڵێن ئەوەی هەیە یەکە لە کاتێکە ناچار دەبن بۆ ئەوەی لەکوێوە ناچار دەبن لێکژەکان گەنە ناوە چونکە بابەت دەبێت تۆ لەکوێوە باسی بابەت دەکەی پێ دەبێت لەوە کە باسی لێکژەکان دەکەی دەتەوێت ئەساسێک بدۆزیتەوە بۆ لێکژەکان چونکە لێکژەکان لەسەر ئەساسێک وەستاون
کە تۆ لە لێکجەکانەوە بابەتەکەت کەشف کرا ئەوتر ناتوانانی لێکجەکان نەفیکەیتەوە بەڵام ئەوان دێن لە عینی کاتە لەوەک لە لێکجەکانەوە بابەتەکەیان کەشف کردووە دێن لێکجەکان نەفی دەکەنەوە یانی لەلایەکەوە لێکجەکان نەفی دەکرێنەوە لەلایەکەوە بابەتەکە ئەمە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە نەتێگەیشتێکی ورد بۆ لێکجەکان هەیە نەتێگەیشتێکی ورد بۆ بابەتیش هەیە نەتوانیویانەوە یەکلاکەنەوە کامیان بە فعلی بنەمای پەیدابوون لێکجەکان بنەمای پەیدابوونن یا بابەتەکە یا هەردووکیان یا یەکێکیان تامان دواتر ئەرستۆ ڕوون دەکاتەوە لێکجەکان بنەمای پەیدابوون نین بنەمانی بەڵام بنەماکانی شەکدانە نین بابەت یەکێکە لە بنەماکان یعنی بنەمای تران بەڵام لێکجەکان نین بابەت هیولایە لێرا بابەتەکە هیولایە ئەڵێ لە ناوەسێکیاندا ئەوەیان کە سروشتێکی جیاوازی لە دوانەکەی تر هەیە لەوەدا دەمێنێتەوە کە پەیدا دەبێت ئەو سیانەی کە هەمانە یەکێکیان ئەڵێوان دانیان بۆ ناوە کە لێکجەکان شتێکن دەبێت شتێکی ترە بێت بە سروش لە لێکجەکان جیاواز بێ ینی لێکدژ نەبێت تاوە کۆم دوانەیشی خۆیان بکەن کەواتە دوو شتمانەیە شتێکمانەیە سروشتێکی جیاوازی هەیە شتێکی تریشمان هەیە سروشتێکی جیاوازی ئەو شتێک کە یەکێکیان دوو لێکدژن سروشتەکەیان چیە لێکدژیە یەکێکیشیان کە بابەتەکەیە کە ئەم دوو لێکجاڵ دەگرێت سروشتێکی جیاوازی هەیە لەوان لێکدژ نییە یعنی ئەوەی کە مادەیە هیولایە لێکدژ نییە نە لەگەڵ شێوەداریە نە لەگەڵ بێشێوەیە بەڵام بێشێوەی شێوەداری چی لە بینی خۆیانە لێکدژن یعنی کەواتە لە ڕووی سروشتەوە جیاوازی ماهیەت و سروشتەوە ئێمە دوانمانن یەکێکیان دوانیان کە لێکدژن ئەوە یەک سروشتیانەیە مشتەرەکیان هەیە یەکێکیان کە جایە لەوان لێکدژ نییە وەکو ئەوان سروشتێکی جیاوازی هەیە ئەڵێ ئەوەیان کە سروشتەکەی جیاوازە لەوەدا دەمێنێتەوە کە پەیدا دەبێت سروش جیاوازەکە کە بابەتەکەیە مادەکەیە کاتێک کە شتێک پێیا دەبێت ئەم لەگەڵ یا دەمێنێتەوە بەڵام ئەوەی کە لەگەڵ یایەتی ئەویتر ئەو نامێنێ یعنی ئەوەی کە ناقص خاصیەتەکەیە نامێنێ چونکە ناقص خاصیەتەکە دەبێتە زایدەکەی یعنی ئیمکانیەتەکە فعلی دەبێتەوە ئیمکانیەتەکە کە متبوو نادیارە دێتە ناو پەیدابوون و ئاشکابوونەوە کەوات کە دێتە ناو ئاشکابوونەوە کاتە چییە؟ لە پەنهانە نەماوەتەوە لەبەرەوە یەکێکیان نامێنێ یەکێکیان دەردەکەوێت نەبوون ناقص نامێنێ زائد دەردەکەوێت زائد ما ناقسەکە ئینەما ناقسەکە دەردەکەوێتەوە لەبەرەوە بەڵام لە هەردوو حاڵەتەکە ئەوەی کەم دوانەیە هەڵدەگرێ و ناوکەوت و دەرکەوتیان پێدەکات جارێ یەکێکیان دەشارێتەوە یەکیان نیشان دەدا ئەوە لە هەردوو حاڵەتەکە هەر دەمێنێتەوە بۆ ئەوەی ئەمە یەکێکیان ون بێ و یەکێکیان دەرکەوێ چی ئەمە پێویستە چونکە لەوە ون دەبێ و لەوە دەردەکەوێت ئەوەیان بەشدارە لە پەیدابوونی هەموو ئەو شتانەی کە پەیدا دەبن یعنی ئەوەیان دەمێنێ لە پەیدابوونەکە دەمێنێت کە بەشدارە لە پەیدابوونی هەموو شتەکانە با من بە دەرەکە بخوێنمەوە لەسەرەوە لە ناو هەرسێکیاندا ئەویان کە سروشتێکی جیاوازی لە دوانەکەی تر هەیە لەوەدا دەمێنێتەوە کە پەیدا دەبێت ئەوەیان بەشدارە لە پەیدابوونی هەموو ئەو شتانەی کە پەیدا دەبن ئەوەیان بەشدارە ینی هیولاکە بەڵام ئەوی تریان کە یەکێکە لە دوو لێکجەکە ئەوەی کە لێی ڕابمێنێ ئەوەی تیا دەبینێ کە لە ناوچوون و نەمانە یعنی یەکێک لە لێکجەکان لە ینی کاتێک پەیدابوون پرۆسەی پەیدابوون شتێک پەیدا دەبێت ئەو شتە هەر دەمێنێتەوە بەڵام یەکێک لە لێکجەکان ڕێک عکسی ئەوە دەوێت ئەمە بڵێ عەدەمە ئەو وجودە لەبەرەوەی هەمیشە هەیە بەڵام ئەو دێت ئەوەی کە هەیە نایهێڵێت لەبەرەوە ئەمەیان چییە؟ ئەمەیان عەدەمە لە ناوچوونە یعنی شتەکە لە ناو دەبا بۆ نمونە ئێمە مسێکمان هەیە شێوەیەکی پێ دەدەین دەبێت بە پەیکەر بەڵام ئەوەی کە دێت ئەم شێوەیە ون دەکات لە پەیکەرەکە دەکاتە ناشێوەدار ئەوە چییە؟ ئەوە ئەو شتەی پەیدا بووە لە ناوی دەبات نایهێڵێت ینی پەیدا بووەکە نایهێڵێت بەڵام پەیدا بووەکە
ئەوەی کە نامێنە بە مطلقینە نامێنێ، ینی ئەوەی کە پەیدا بووە پەیکەرەکەیە، پەیکەرەکە کاتە تووشی نەمان دەبێت مادەکەی هەر دەمێنێ، ینی هەمووی بە مطلقی نییە نامێنێ. ئەمەی کە دێت پەیکەرەکە نایەڵێ ئەوە ئەسڵی ئەوە لە ناوچوونن، ینی نوێنەرایەتی فەساد دەکا، تیاچوون دەکا. بەڵام ئەوی تر نوێنەرایەتی چی دەکا؟ مادەکە نوێنەرایەتی وجود دەکا. بۆچی؟ چونکە هەمیشە هەیە لە کاتی نەبوونی شێوەکەشە ئەو هەر هەیە و دەمێنێتەوە بۆ ئەوەی شێوەکە جارێکی تر پەیدا ببێتەوە. کەواتە یەکێکیان نوێنەرایەتی وجود دەکا، یەکێکیان کەون دەکا بە معنای ئاڕستیەکەی، یەکێکیان نوێنەرایەتی پەیدا بوون کەون دەکا، یەکێکیان نوێنەرایەتی لە ناوچوون دەکا، فەساد. تەمەنەوە بەرەبەرە دواتر دەچێتە سەر ئەوە بەنمونەی تر ڕۆشنی دەکاتەوە مەبەستی چییە. ئەڵێ ئەگەر شتێکمان هەبێت خوایی بێت و ئەوداڵکەر بێت، ئەوە یەکێک لەو دوانە کە باس کران دژی دەبێت و ئەوی تریان دەیەوێت و ئەوداڵی دەبێت. بەڵام ئەوانەی کە بۆ چوونەکەیان باس کرا لێرە ناچار دەبن بەوەی کە بڵێن ئەوەی کە دژە ئەوداڵی ئەوەیە خۆی لە ناو بێت. ئەڵێ ئێمە لێرە لە مۆزۆی پەیدابوون دوو شتمان هەیە، یەکێکیان داوای پەیدابوون دەکا، یەکێکیان دژی پەیدابوون دەکا. طبعا من لە سێ توخمەکە دوو لێک دژەکە و بابەتەکە. بابەتەکە داوای ئەوداڵی پەیدابوونە، بەڵام نەبوونەکە ئەوداڵی چییە؟ لە ناوچوونە. دەیەوێت ئەوەی کە هەیە بیگەڕێنێتەوە بۆچی؟ بۆ نەبوون. ئەمە گەرینتان کردبێت لە ئەوەی مۆزۆی ئەنترۆپی کە مادە دەیەوێت لە ئەو پەری حاڵەتی هەڕەمەکیا بێت. یعنی ئەم دیوارەی کە ئێستا ئاوا ڕاست بووەتەوە مەیلی بۆ ئەوە هەیە کە چی بێت؟ کە بڕوخێ. دا ئەمەی کە مەیلی هەیە بۆ هەڵوەشانەوە و فەساد، ئەڵێ یەکێکە لەو توخمانە کامەیە؟ مۆزۆی ئیمکانیەتەکەیە، بوونە بە ئیمکان. بۆچی؟ چونکە بوون بە ئیمکان چی هەڵدەوەشێنێتەوە؟ ئەوەی کە هەیە پەیدا دەبێ هەڵی دەوەشێنێتەوە، دەیخاتەوە دۆخی پەیدا نەبوون. و لێرەوە ئەو دەڵێ یەکێکیان ئەوداڵی پەیدا بوونە، ئەگەر شتێکی خوداییە بێ یەکێکیان ئەوداڵی دەبێت و یەکێکیان دژی دەبێت. ئەو شتە خوداییە چیە؟ ئەو شتە خوداییە شێوەیە. ئەو شێوەیە یەکێکیان ئەوداڵی دەبێت دەیەنێتە ناو خۆیەوە بەمە شتێک پەیدا دەبێت، بەڵام یەکێکیان دەری دەکا لە مادەکە، کە دەری کرد لە مادەکە و شێوەیە نامێنێ و ئەوە فەساد ڕوو دەدایانێ و پێگات نهەڵدەوەشێتەوە. کەواتە یەکێکیان چییە؟ یەکێکیان دژی پەیدابوون، یەکێکیان لەگەڵ پەیدابوون، یەکێکیان ئەوداڵی ئەوەیە کە دێت و پەیدابوونەکە ڕوو دەدا لەگەڵ یەک دەگرێتەوە. بەڵام ئەوی تریان دێ ئەوەی کە لەگەڵ مادەکە یەکی کردوێتەوە لێکیان جیا دەکاتەوە بۆ ئەو شتە نەمێنێت. شێوەیەکە دەیە داوتە بە تەختەیەک وەتە کورسی، تۆ دەیت ئەو شێوەیە لێ دەکەیتەوە، وە چی دەکەی؟ لە کورسیەکەت نەفی دەکەی، کە نەفیت کرە و کاتە نامێنی. بەڵام کورسێکە داوای ئەو شێوەیە دەکات لە خۆی دەگرێ، یعنی چی؟ یعنی ئەوداڵیەتی لە خۆی دەگرێ. ئەوەی ئەوداڵی شتێکە ئەوەیە کە ئیمکانیەتی وەرگرتنی ئەو شتێکی هەیە، یعنی چی؟ یعنی حاجەی بەو شتە هەیە، بۆشاییەکی تایە هی ئەو شتەیە کە دەبێ ئەو شتە بێ پڕیکاتەوە. لەبەرەوە ئەوداڵیەتی لێرە بەو معنایە هەیە، یعنی عاشق بوون بە شتێک، ئەمە شتێکی تۆ لە ناوتە هەیە ڕەبتە بەو شتەوە، ڕەبتێکی ئۆنتۆلۆژی لەگەڵیا هەیە، داوای دەکا بێت. جا لێرە بزانین چیترمان پێ دەڵێ لەم بارەیەوە. تقریبا لێرە شتەکە بەرەو بابەتێکی هێن دەڕوادیانی لە باسی هەڵسوکەوتی هێن دەکەم، پەیدابوون هەڵسوکەوتی شتەکان لە ناو پەیدابوونە. ئەڵێ شێوە لە خۆیدا ئەوداڵی خۆی نابێت. تەمان شێوە شتە خوداییەکەیە. بۆچی؟ چونکە ئەڵێ نوقسانیە. شێوە داخوازی نییە، شێوە خۆی لە خۆیە داخوازی نییە، شێوە نوقسان نییە، فەراغی تیان نییە. شێوە شتێک پڕ دەکاتەوە، شتەکە شێوە پڕ ناکاتەوە.
هەڵێ عەوداڵی دژەکەشی تەمان دژەکەی کە جای دەکاتەوە لە مادە تەمان ئەوان ئەمە بۆچی دێنێتەوە دەڵێ ئەگەر بە قسەی ئەوان بێ لە پەرگرافەکەی پێشوە ئەوەی کە دژە عەوداڵی ئەوەیە خۆی لە ناو بەرێت یعنی عەدەم دەیەوێ خۆی لە ناو بەرێت بەڵام لێرە عەدەم و شێوە کراونەتەوە بە یەک و وەکراونەتە دژێک ینی لەبەرەوە ئەم دەڵێ خۆی لە ناو دەبات ئەمە لەوێوەیە کە دەڵێ خۆی لە ناو دەبا لەکوێوەی چونکە حسابیان بۆ سوورە بۆ شێوە نەکردووە یعنی هەر مادەکە دەبینن لە ناو مادەکە شتێک گەیە خۆی نەبوون خۆی لە ناو دەبات خۆی لە ناو دەبا یعنی چی یعنی ئەوەش کە هەیە بە نەبوونیان زانیوە یعنی بە معنایەکی تر ئەوەی کە دەڵێن ئەوەی کە هەیە هەڵوەشانەوەکەی لە ناو خۆیەتی یعنی خۆی لە ناو دەبات تەبان ئەم خۆی لە ناو دەبا دوو خۆیە دووشتە هێکیان لە ئەستۆگرەکە یەکیان لە ئەستۆ نراوەکەیە بە زەمان لێرە کە تۆ کردەوە بە یەک ئەو کاتە دەڵێ چی دەڵێ ئەوەی کە دژە عەوداڵی ئەوەیە خۆی لە ناو بات ئاوا دەڵێ ئەڵێ شێوە لە خۆیدا عەوداڵی خۆی نابێت بۆچی چونکە تەواوە عەوداڵی دژەکەشی نییە چونکە ئەوانەی دژی یەکن یەکیان ئەوی تریان لە ناو دەبات و ناهێڵێت یعنی دژەکان یەکتر ناهێڵن تەمانەوە لێرە تەقریبەن هەوڵ دەدا ئەوە جیاکاتەوە شێوە داری شتێک شێوە نییە بەڵام بەبێ ئەوەی فعلەن ڕوونی کاتەوە ئەڵێ کە دەڵێ دژی هیچ شتێک نییە شێوە یعنی چی ینی شێوە داری نییە بۆچی چونکە شێوە داری دژی هەیە دژەکەی چییە ناشێوە داریە کەواتە شێوە خۆی دژی شتێکە نە عەوداڵی شتێکیشە نە شتێک هەڵدەوەشێنێتەوە نە عەوداڵیشە بە شتێک بێ پەیدایکە ینی بەدەستی بێنێ بەعکسەوە ئەم خۆی ئەوەیە کە ئەوە مادە عەوداڵیەتی و عەوداڵی بووە ئەوی تریش دژیەتی دەیەوێت دەریکا لە مادەکە بەڵام شێوەکە خۆی دژی ئەو نییە ینی ئەو دژی شێوەکەیە بەڵام شێوەکە دژی ئەو نییە مادە عەوداڵی شێوەکەیە بەڵام شێوەکە عەوداڵی مادە نییە تەمەن لێرە ئەگەر سێرکن ئەرستۆ ڕێک بە پێچوانەی ئەوە دەبیندێ کە على ئاساس کەسێکە وەکو بڵێ مادیە و ئەوانە و لێرە ڕێک پێچوانەکەی دەبینی چونکە هۆی مادەیە عەوداڵی ئەوە دەبێ ئەوەی کامڵ و پڕا تەواوە چییە سوورەیە مادە نییە ئەوەش کە هیولا عەوداڵیەتی هەر وەک چۆن مێ ئەوەش ینی ئەوەی شێوەکە ئەوەیە کە هیولا عەوداڵیەتی هەر وەک چۆن مێ عەوداڵی نێرە و ناشرین عەوداڵی جوان ینی ئەوەی کە ناشرینە جوان نییە نییە پێویستی بەوەیە جوان بێت عەوداڵی جوانی دەبێت ئەوەی کە جا لێرە نێرومێش دێنێتەوە هەر وەک چۆن مێ عەوداڵی نێرە ینی ڕێک ئەو هاتووە دەڵێ مێ عەوداڵی نێرە ینی مێ عاشقی نێرە تەبان ئەگەر لێرە ئەوە سێرکەین لەلایەکەوە هەست دەکەین ئەرستۆ دژی قسە دەکات دەی لەلایەکەوە گەر هیو لە لای ئەرستۆ بنەما باڵاکە بێ ئەوە مێی بەچی داناوە مێ بە هیولا داناوە بەڵام لێرە سێر دەکەی شێوەکە بەرز دەکاتەوە دەڵێ مێ نەقسی هەیە عەوداڵی چییە عەوداڵی نێرە بۆچی عەوداڵی نێرە چونکە پێی وایە مێ زەمینەکەیە سوورەکە شێوەکە لە ناو پیاە و پیاوایە و دەچێتە ناو ئەو زەمینەیەوە بۆ ئەوی پەیدابوونەکە ڕوو بدە بەڵام ئەمە بەڕواڵەتی وایە و مەبەستی ئەوە نییە کە بەڕاستی مێیە بەڵکو بەڕواڵەت وەک مێ وایە ئەمە تەنان بە نمونەیەک دێنێتەوە بۆ تێگەیشتن بەڵام ئەگەر ئەمە فیمینیستێک بێ بیخوێنێتەوە وا دەزانێ ئەمە قسە بە مێ دەڵێ بەس لە ڕاستیە ئەم دەڵێ ئەمە بەڕواڵەتی شوبانێکی ڕواڵەتی هەر بۆ تێگەیشتنی دەیهێنمەوە ئەوانە مەبەستم لەوە نییە کە ئەوە مێ هیولایە وەک هیولا وایە مێ هیولایە و نێر شێوەیە
ئەڵێ هیولا لەلایەکەوە لەناو دەچێت و پەیدا دەبێت بەڵام لەلایەکی ترەوە ئەمەوانی ئەمە کاتێککە گوێی لێ دەگرین هیولا لەلایەکەوە پەیدا دەبێت و لەناو دەچێت بەڵام لەلایەکی ترەوە وانە یەکسەر دەبێت بیلەوە بیرمان بۆەوە بچێ هیولا بە شکڵێکی ڕاستەقینە لەناو ناچێت ئەوەی کەڕواڵەتە لەوا لەناو دەچێت ئەوەی کە لە پێشتر بۆم باسکردن لەلایەکەوە شتێکی تایە کە بەڕاستی تیا دەچێت ئەوەش کە بەڕاستی تیا دەچێت تو لە ناویدا هەیە ئەوە نەبوون بەڵام هیولا وەک هێز بەڕاستی لە ناو ناچێت و هەر دەبێت وابێت کە نە لە ناو بچێت و نەپەیدا ببێت یعنی هیولا شتێکە نەپەیدا دەبێت و نە لە ناو دەچێت ئەمە تاوان تاکیدکردنەوەیە سەر چی سەر ئەوەی کە تەسەوورەی کە ئەو پێشتر نەقدی کرد بەڵام لە شوێنێکەوە نەقدی کرد ئەوەی کە لە دوانەکەی پێشوو باسم کردوتم خۆی ئەرستۆ ڕێی لەگەڵ ئەمایە بەڵام پێی وایە بە دووەداچوونەکانی ئەوان بۆ ئەم مەسەلەیە و بەڵگەکاریەکانیان کێشەی تێوە لای ئەم هیولا چونکە لای ئەوان بوونەوەرە ئەڵەن بوونەوەر لە ناو ناچێت و بەس ئەم دەڵێ هیولای بوونەوەر لە ناو ناچێت و نایەتە بوو تاوان مادە لە ناو ناچێت و نایەتە بوون ئەم فکرەیەکە وەکو فکرێکی مۆدێرن تەرحکراوە ئەمە لەم دێڕەی ئەرستۆوە هاتووە لەم تەسەووری ئەرستۆوە ئەڵێ ئەوەی کە لە ناو ناچێ کە دەڵێن بەڕواڵەتی لە ناو دەچێ یولا بەڕواڵەتی لە ناو دەچێ ئەوەی کە بەڕواڵەتی لە ناو دەچێ یولاکە خۆیەتی بەڵام ئەوەی فعلەن لە ناوچوونێکی تەواوی هەیە خاصیەتەکەیەتی ینی خاصیەتەکە نامێنێ لە ناوچوونێکی تەواوی هەیە ینی نەبوونەکە نەبوونیەکەی بەڕاستی نییە نەبوونیەکە ئەوەی کە نەبوونیە ئەوە نییە هەر بەڕاستی نییە بەڵام مادەکە خۆی چییە هەیە لەبەرەوەی ئەوەی بەڕاستی نییە دێت پەیدا دەبێت بەڵام ئەوەی کە پەیدا دەبێت مادەکە نییە هیولاکە نییە ئەوەی کە پەیدا دەبێت لە هیولاکە پەیدا دەبێت لە هیولاکە دەردەکەوێت بۆی چیەوە بۆی ئەوە هیولا عاشقی شێوەیە کە ئەوداڵی شێوەیە گەیشت بە شێوە و کاتە یەکسەرچی پەیدا دەبێت ئەوەی کە نییە پەیدا دەبێت ئێستا وابزانم بۆشە ئەڵێ بەڵام هیولا وەک هێز بەڕاستی لە ناو ناچێت و هەر دەبێت وابێت کە نە لە ناو بچێت و نەپەیدا ببێت چونکە گەر پەیدا ببێت دەبێت پێشتر شتێکی تر هەبێت کە بابەت بێت و لێوە پەیدا ببێت یعنی ئەگەر وتمان مادە پەیدا دەبێت یعنی چی بۆ پەیدابوونەکەی دەبێت بابەتێکە بێت تا لێی پێیا بێت ئەی باشە بەر لەو چی هەیە تا ئەم لێی پێیا بێت بەر لەو هەر خۆی هەیە کەواتە بەر لەوەی پەیدا ببێ ئەو وجودی هەیە چونکە ئەگەر وتمان پەیدا دەبێت دەبێت لە شتێک پێیا بێ ئەو شتە شتیە هەر خۆیەتی کە لێ پێیا دەبێت دا ئەگەر خۆی هەبێت کەواتە بەر لەوەی هەبێت هەیە ئەیامەش لۆجیکی نیەوە پارادۆکسە لێک جیتیایە ئەڵێ چونکە گەر پەیدا بێت دەبێت پێشتر شتێکی ترە بێت کە بابەت بێت و لێەوە پەیدا بوو بێت بەڵام ئەوەی کە سروشتی ئاوایە هیولا خۆیەتی ئەو شتەی کە ئێمە دەڵێن ئەمە لەو پەیدا بووە ئەوە هیولا خۆیەتی ئەمە ژوا دەکا کە ئەو بەر لەوەی پەیدا ببێت هەبێت یعنی ئەمەی کە پەیدا بووە ئەگەر بڵێن لە شتێکی ئەگەر بڵێن هیولا پەیدا بووە ئەوەی کە لی پێیا بووە خاصێت و سروشتی هیولا خۆیەتی چونکە هیولا بابەتە ئاەتر لەسەر لەوە پەیدا دەبن ئەڵێ ئەگەر وتمان پەیدا بووە لە شتێک پێیا بووە ئەو کاتە ئەو شتە هەر خۆی بوو ئەو کاتە دەڵێن ئەو شتە بەر لەوەی پەیدا بووە هەیە بەر لەوەی پەیدا بوو بێ هەبێت دیتر پێویستی بە پەیدابوون چییە یعنی لێرە لێکجێ هەیە ئەڵێ من مەبەستم لە هیولا ئەوەیە کە هەرچی شتێک پەیدا هەرشتی شتێک پەیدا دەبێت لەوە پەیدا دەبێت و لەو شتە پەیدا بووەشدا بەڕاستی بوونی هەیە نەک بەڕواڵەتی ئەڵێ کە دەڵێم هیولا مەبەستم لەوەیە کە شتەکانی تری لێ پەیدا دەبێت و ئەمەش لە ناو ئەو شتانەی کە پەیدا دەبن بە شکلێکی ڕاستەقینە هەیە نەک بە شکلێکی ڕواڵەتی مسێک پەیکەرێکی لێ پەیدا دەبێت مسەکە بە شێوەیەکی ڕاستەقینە لە ناو پەیکەرەکە هەیە نەک بە شێوەیەکی ڕواڵەتی بڵین هەیە ئەڵێ ئەوە چییە ئەوە هیولایە
کەواتە هیولا ئەوەیە کە شتەکانی لێوە پەیا دەبن بۆیە ناکرێت بڵێن هیولا لە شتێکەوە پەیدا دەبێت یعنی هیولا پەیدا نابێت با ئەمجارە بینە سەر لە ناوچوونەکەی بزانین چۆن بۆ لە ناو ناچێت هەڵە گەر هیولاش لە ناو بچێت و بێتەوە بەوەی کە لێوەی هاتووە ئەوە لە ناو چووە بەر لەوەی لە ناو بچێت چونکە ئەوەش بۆی دەگەرێتەوە خۆی لە ناوچوو چییە کاتێ شتێک لە ناو دەچێت بە لە ناوچوونەکەی دەگەڕێتەوە دۆخێک دەگەڕێتەوە بۆ شتێکی تر فەرزە پەیکەرێک کە لە ناو دەچێت دەگەڕێتەوە بۆچی بۆ مسەکە یعنی دەبێتەوە بە مس کە لە ناوچوونەکە بە لە ناوچوونەکە دەبێتەوە بە مس ئەڵێ ئەگەر ئێمە بڵین لە ناو دەچێت ئەو کاتە لە ناو دەچێت و دەبێتەوە بە شتێک بەوەی لە ناوچوونەکەەوە لە کاتێکە ئەو شتێک هیولا دەبێتەوە بەو هەر هیولا خۆیەتی گەر هیولا لە ناو ئەوە بێ کە ئەم هیولا ببێت بە شتێک لە دوای لە ناوچوونەکەی و ئەو شتە شەر هیولا خۆی بێ کەواتە نە ئەبێتەوە بە هیولا ئەو کارە باسی لە ناوچوونەکەی دەکەین کەواتە ئەم شتە بەر لەوەی لە ناوچێت لە ناو چووە ئێمە مسمان کردووە بە پەیکەرێک یعنی ئەمە پەیدا بوونە ئەگەر ئێمە بڵین ئەم پەیکەرە هیولایە پەیکەرەکە هیولایە کەواتە پەیکەرەکە وتمان لە شتێکەوە دەبێ هاتبێ ئەویش کە مسەکەیە مسەکەش خۆی هیولاکەیە کەواتە ئەم پەیکەرە بەر لەوەی هەبێ هەیە یعنی هەر لە مسەکە خۆی هەیە ئیتر پێویست ناکە هەبێ لەبەرەوە ناتوانین بڵین هیولا لە شتێکەوە هاتووە بۆ لە ناوچوونەکەش ئەم پەیکەرە هەیە دەبێت لە ناوچێت کە لە ناوچوو دەبێتەوە بە شتێکی تر دەبێتەوە ئەو شتێکە پێشتر بەر لەوەی ئەم شکڵە بگرێ هەیە بێ کاتێک پەیکەرەکە هیولا بێ کە لە ناو دەچێت ببێتەوە بە هیولا یانی چی یانی بەر لەوەی ئەگەر هیولا لە ناوچووەکە بێت بەر لەوەی ئەمە لە ناوچێ و چییە لە ناوچووە یعنی شتێک بەر لەوەی پەیدا ببێت ئەو کاتەوامان وت ئەو کاتە دەڵێن هیولا بەر لەوەی پەیدا بێ هەیە بەر لەوەی لە ناوی شتێک لە ناوچوو ئەمە ناکرێت شتێک بەر لەوەی لە ناوچوو بێت لە ناوچوو بێت بۆچی چونکە لە ناو دەبێت لە ناو نەچوو بێتە لە ناو بچێ دەبێت پەیدا نەبوو بێت تا پەیدا ببێت بەس کە تۆ ئەمە دوت دەکەیتە ناو ئەو لێک دژێەوە شتێک پەیدا بووە پەیدا دەبێت شتێک کە تیا چووە تیا دەچێت ئەمە چییە ئەمە ناکرێت لێک دژێ ئەوەش ڕۆشنە ئەڵێ بەڵام ئەگەر شێوە بە بنەمازاندا ئەوە تێڕامان و بە دوواداچوون لەوە کە شێوە چییە یەک دانەیە یا زیاترە لە ئەستۆی فەلسەفەی یەکەمە ئەلێرا دەڵێ ئەگەر لە شێوەوە تەماگەر ملاحەزەتان کرد بێ لێرە شێوە دێنێتە ناوەوە بەڵام بەو جیاکاری کە ئێمە کردمان لە پێشتر لە نێوان شێوە و شێوەداریە لە ڕاستیە جیاکاریەکەی لێرە نەکردووە بەڵام دەڵێ ئەگەر شتێکی خودایی هەبێت شێوە بێت و مادە عەوداڵی دەبێت و یانی بە شێوازێکی زۆر ڕۆمانتیکیانە باسی کردووە لێرە دەگاتە ئەوەی کە باسی ئەومان بۆ بکات کاتێک ئێمە پرسیار لەوە دەکەین ئایا ئەو شێوەیە کە مادە عەوداڵێتی بەڵام نەبوون ئەو دەیەوێت لە ناوی بەرێ دژێتی و ئەویش نە عەوداڵی مادەیە و نە دژی ئەوەیە کە لە ناوی دەبات ئەڵێ ئەمە ئەگەر بمانەوێت لەمەوە جارێکی تر مۆزوعی پەیدابوون لێک بینەوە ئەم بکەینە بنەما پێشتر یانی چی یانی هیولای کردوتە بنەما ئێستا ئەگەر لە سوورەوە لەم بنەمایەوە سێری پەیدابوون بکەین ئەڵێ ئەوە ئیشی سروشناسی نیە فیزیکا نیە ئەوە ئیشی فەلسەفەی یەکەمە و یانی ئیشەکە دەچێتە دینەکەمان دەچێتە ناو بوارێکی تر کە فەلسەفەی یەکەمە کە دواتر پێیان وتووە میتافیزیک دەبێت بگەڕێنرێتەوە ینی ئەو کاتێکەوت لە سوورەوە ویستان شتەکە سیرکەین دەبێت یەکسەر بچینە ناو بواری ئەوینەوە دەبێت بگەڕێنێتەوە بۆ ناو بوارەکەی یعنی ئەم بابەتە دەبێت بگەڕێنێتەوە بۆ ناو بواری فەلسەفەی یەکەم لەوێ بە دواداچوونی بۆ بکرێت بەڵام ئەوەی پەیوەندی بە شێوەی سروشتە تیاچووەکەوە هەیە دواتر لەبارەیەوە دەدوێن ئەوەی تیاچووە
لەگەڵ شێوەکە خۆی جیاوازە چونکە ئەوەی تیا دەچێت شێوەداریە نەک شێوە ئەڵە لەبارەی تیاچوون و پەیدابوونی ئەمەوە کە تیا دەچێ و پەیدا دەبێت ئێمە دواتر درێژەی پێ دەدەین بەڵام مەوزوعی لێ کۆڵینەوە لە شێوە وەکو بنەمایەک ئەمەیان دەچێتە ناو فەلسەفەی یەکەمەوە کە مێتافیزیکە و دەبێت بچین لە شوێنێکی تر لێ کۆڵینەوە و سروش ناسی شوێنی لە کۆڵینەوە نییە لەو بابەتە ئەوە تا ئێرە لەبارەی ئەوە وتومانە کە بنەماکان هەن گەران کامانن و چەندن بەسە ئەنەوەی کە تا ئێرە وتمانی تر ئەو ڕۆشنە ئێستاش دەبێت بۆ درێژەدان بە لێکۆڵینەوەکەمان لە شوێنێکی ترەوە دەست پێ بکەینەوە و لێرەوە دواتر دەچێتە ناو بەشی دووەم و لە بەشی دووەمە ئەو تیۆرەکەی خۆی دەخاتە ڕوو لەبارەی پەیدابوونەوە کە باسکردنە لە چوار هۆکارەکەی پەیدابوون. لێرە کۆرسەکەمان کۆتایی پێدێت سپاس بۆ ئێوە.